ئاستی جێگیری ئاوی ژێرزەوی 4 تا 18 متر بەرز بۆتەوە واتە 11 متر ئاو زیادی کردووە مەبەستمان ئاوی ژێرزەویە لەم سنوورە. بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان باریوە کەوای کردووە بەشێکی زۆر لە پۆند و بەنداوەکان لە هەرێمی کوردستان پڕ بن و سەڕێژ بن کە ئەمەش جێی دڵخۆشیە و هەروە کە ئاوی سەرزەوی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر باش بژانەوەی بەخۆوە بینیوە. هاوشێوەی ئاوی سەرزەوی بە هەمان شێوە ئاوی ژێرزەویش بژانەوەیەکی باشی بەخۆوە بینیوە. من ئێستا باسی داتایەکتان بۆکەم کە لە سنووری پارێزگای هەولێر وەک دەزانین 3 حەوزی گەورە هەیە کە ئەوانیش حەوزی باشتەپە و حەوزی ناوەڕاست و حەوزی باکوورە. داتایەکم لایە ئەو داتایە هەڵبەتە لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو وەرم گرتووە. باز لەوە دەکات کە حەوزی باشتەپە لە 154 مترەوە بووەتە بە 141 متر واتە 11 متر ئاو زیادی کردووە مەبەستمان ئاوی ژێرزەویە لەم سنوورە. هەرچی حەوزی شێراوە هەیە کە لە 21 متر و 64 سانتیمەوە بووە بە 18 متر و 91 سانتیم واتە نزیکەی 3 متر و نیوێک زیاتر ئاوی ژێرزەویش لەم سنوورە زیادی کردووە. ئەتوانین بڵێین بەگشتی لە نێوان 2 متر تاوەکو 11 متر لە سنووری پارێزگای هەولێر ئاوی ژێرزەوی زیاتی کردووە. هاوشێوەی پارێزگای هەولێر هەڵبەتە لە پارێزگای سلێمانیش داتا و زانیاریەکان دڵخۆشکەرن لەوێش زیادی کردووە. ئێستا هاوکارمان ئەحمەد محەممەد داتا و زانیاریەکانی سنووری پارێزگای سلێمانیتان پێدەدات. لە سلێمانی دۆخەکە شۆکێنەرە و داتا و ئامارەکان یەکجار دڵخۆشکەرن. جیاوازیەکە بە جۆرێکە لە سەدەی 21 و لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. لە بەدواداسوونێکدا لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی چەند داتا و ئامارێکم کۆ کردوتەوە و بۆتانی دەخەمە ڕوو. بەپێی حەوز و کۆگاکانی ئاو لە سەنتەری سلێمانی ئاستی جێگیری ئاوی ژێرزەوی 4 تا 18 متر بەرز بۆتەوە واتە بەپێی شوێن دەگۆڕێت. ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2025 ئەو ڕێژەیە بەرزترین ئاستی 12 متر بووە واتە 6 متر ئاستی ئاو لە چاو پار ساڵ زیادی کردووە. تەنانەت 2 متر ئاسی ئاو لە ساڵی بارانە زۆرەکەی 2019 زیاترە. ئەگەر بە سادەیی بەم شێوازە پێتان بڵێم ئەگەر بیرێک ساڵی 2025 بە 40 متر گەشت بێتە ئاو ئەوە ئەم ساڵ تێکرای گەشتن 22 مترە واتە 18 متر جیاوازەکەی و کە ئەوەش ڕێژەیەکی یەکجار بەرزە. دوو هۆکار هەیە کە ئەم ساڵ زەوی زیاتر سوودی لە ئاوی باراناو بینیوە. یەکەم بارانەکە لە سەرەتای وەرزی زستان و لە وەرزی بەهاردا بووە کە ئەمەش وای کردووە کەمترین بڕی بە هەڵمبوون هەبێت و زەوی هەمووی لەخۆ گرتووە. هۆکارێکی دیکەش ئەوەیە کە بارانەکان یەک لە دوای یەک بوون و زەوی وشک نەبووتەوە ئەمەش وای کردووە کە زۆرترین بڕی باران لەخۆ بگرێت و بەرزترین ئاست لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا تۆمار بکات.